سڵاو خۆشەویستان، لە بڕگەی وەڵامدانەوەی پرسیارەکانتان لە خزمەتتانە. لە ئەڵقەی ئەمڕۆدا دەچینە سەر پرسیارێکی تر کە ئەڵێ ئایا فێربوونی زمان بەهرەیە؟ بەڕێزان، لێران پێویستە ئاماژە بە دوو تێڕوانینی جیاواز بکەن. تێڕوانینێکیان کە هاورد گارنەر یەکێکە لە زاناکانی سەردەم و بە خاوەنی بیردۆزی زیرەکیە جۆراوجۆرەکان ناوبانگی پێدا کردووە. ئەم زاناییەکێکە لە زانایانی هارڤارد کە لێکۆڵینەوەی زۆری لەسەر زیرەکی کردووە. خاوەنی ئەم بیردۆزەیە کە ئەڵێ زیرەکیەکان جۆراوجۆرن، چونکە هەر زیرەکیەک لە بنەڕەتدا پەیوەستە بەوەی کە ئەو کەسە بەشێکی مێشکی بەباشی بەکارەهێنێ و هەڵی ئەسوڕێنێ. ئەو کات هیوا هەیە لە مۆسیقا باشە، هیوا هەیە لە بواری جەستەیی و جوڵە و بابەتی وەکو وەرزش باشە، و هیواش هەیە لە فێربوونی زمانەکان، کەسی وا هەیە لە بیرکاری، و بەم شێوازە کۆمەڵە جۆرە زیرەکیەکی جیا کردوێتەوە و خۆی داخۆکی لەسەرەوە کاکە ئەمانەی لەسەر بنەمای بەشەکانی مێشک جیا کردوێتەوە. هاتووە باسی لەوە کردووە کە ئەکرێ ئەم جۆرانەی زیرەکی پەریان پێ بدرێت. بۆ نمونە زیرەکی زمانەوانی، دیارە ئەم کەسانە زیاتر ئەوانن کە بیر لە تێکستەکەنەوە، بیر لە دەقەکەنەوە، بیر لە ڕستەسازی ئەکەنەوە، و ئەم کەسانە لە بەکارهێنانی زمان و فێربوونی زمان باشن. بەپێی ئەم بیردۆزە بێ ئەکرێت تۆ خۆت لە یەکێک لەم زمانانە، یەکێک لەم زیرەکیانە باش بی، بۆ نمونە فێربوونی زمان، ئەو کات تۆ لە چاو خەڵک باشتر فێری زمانە بی. هاوکات ئەوەی جێگەی دڵخۆشیە زیرەکیە جۆراوجۆرەکان تا ڕادەیەک کردداری بووە لە بەکارهێنانی لە سیستەمەکانی پەروەردە، چونکە سیستەمەکانی پەروەردە بە دوای ئەوە گەڕن کە شتێک بهێن بە عەمەلی سوودی لێوەرگرن لە قۆناغەکانی خوێندنە. بۆیە سوودیان لە زیرەکیە جۆراوجۆرەکان بینیوە، چونکە ئەم بیردۆزە باوەڕی وایە ئەم زیرەکیانە ئەکرێ پەریان پێ بدرێت. ئەویش بەوەی بۆ نمونە ئێمە لێرە باسی زیرەکی زمانەوانیەکەین. کەسێک ئەگەر بێت و زۆر بخوێنێتەوە، زۆر گوێ بگرێت، زۆر هەوڵ بە لە تێکستی جۆراوجۆر تێبگا، هەوڵ بە وشەی زۆرتر فێر ببێ، زیاتر بنووسێ، ئەم کەسە ئەتوانێت پەرە بەخۆی بات و زیرەکی زمانەوانیەکەی باشتر بکات. کەواتە تۆ ئەگەر زیرەکی زمانەوانیەکەت باش نییە، ئەتوانی بە زۆر خوێندنەوە، بە زۆر نووسین، بە زۆر بیرکردنەوە توانای ئەم زیرەکیت بگۆڕێت. بەڵام ئەوەی جێگەی سەرنجە و بەڵای من وەڵامێکی دروست و شیاوە کە من لە کۆرسی استراتیژیەکانی فێربوونی زمانی بیانی بە وردی باسی ئەم بابەتانە ئەەکەم، و ئومێدەوارم کە لە نزیکترین کاتا ئاگادارتان بکەین کە کۆرسێکی وامان هەیە بە نرخێکی زۆر گونجاو و هیوام وایە بتوانم لەوێ بە وردی ئەم بابەتە وەربگرن. ئەویش ڕای یەکێکە لە باشترین وەرگێڕەکانی دنیا کە خاتوونێکە دکتۆرە کاتۆلۆم، کە خاتوونێکی هەنگاریە. ئەم ئافرەتە توانیوێتی 16 زمان فێر ببێ و کۆمەڵێک لەم زمانانە هەمویان وەکو زمانی خۆی زانیونی، واتە 6 زمانیان وەکو زمانی هەنگاری زانیونی، و هەر کاتێ بیستوێتی توانیوێتە ڕاستەوخۆ وەری بژارێت. ئەم خاتوونە کتێبێکی نووسیوە بە ناوی پۆلیگلۆت، و لە کتێبەکەیە بە وردی باس لەوە ئەکا کە فێربوونی زمان بەهرە نییە. ئەمە جێگەی دڵخۆشیە. ئەڵێ هەموو کەسێک ئەتوانێت فێری زمان ببێت، چونکە زمان فێربوون هێندە پەیوەستە بەوەی کە تۆ کاتێکی زۆری بۆ دابنی، هێندە پەیوەست نییە بەوەی کە بڵێ مێشکی کەسێک بۆ فێربوونی زمان زۆر گونجاوە و یان ئەو کەسە بەهرەدارە لە فێربوونی زمانە. کەواتە بەپێی هەردوو بۆچوونەکە، چ هاورد گارنەر چ کاتۆلۆم، ئێمە ئەتوانین وا بکەین کە بە ئاسانی فێری زمانی تر ببین. بەڵام مەرجی سەرەکی لەوەی کاتۆلۆم بە ئەوەیە کە کاتێکی زۆر بۆ زمانەکە دابنی، هەتا بتوانی بخوێنیتەوە، هەتا بتوانی گوێ بگریت، هەتا بتوانی بیر بکەیتەوە و ئەو زمانە بەکاربهێنیت. بەڵێ بەڕێزان، هیوادارم
سووتان لەم وەڵامە وەرگرتبێ و تکایە بە کۆمنتەکانتان ئاگادارمان بکەن تی ئەم وەڵامانە و هەروەها ئەتوانن پرسیارەکانی ئایندەتان بنووسن بە ئومێدی ئەو بتوانم لەم ئەڵقانە وەڵامی پرسیارەکانتان بدەمەوە. هەر شاد و سەرکەوتوو بن.